تۆ چ دەکەی لێرە؟ ناکەم لێ لە سزن هەراتی ما هەراتنی چ خارە کامنی خاردانێمە بەسەوە حکمم تەواو بۆ هاتمەوە وەرە حکمی چ حالی تۆ چ دەکەی لێ ئێستا؟ هاتیمەکنە تۆ خوارزای تۆ نیمە وەرە خوارزای چ حالی چ گەڕای ئەم نەدیتەوە؟ هاتیمە خارە ئیشم پێدا وەرە ئیشی چ؟ واتە بێوە 3 ساڵە لە شەرمان ناتوانم تەماشای ناوچاوی یەک قزمی بکەم ناتوانم بە تەواوی بچمە ناو مزگەفتێش وەکەلۆ چ هاتێت؟ خارە هەم نێستاوە نەمایمە ئێستا من گەڕایتمەوە بس وەراتە کەس نەوانیتە برژۆ وەرە با کەس تێمان نەگات هەڵۆ ڕاست و ڕەوان پێم برێ لە سزن هەراتی یان بەڕلایان کردی خارە لە هەر نهاتیمە ناخۆ چم کردی قابل لە سزنی هەرێم یعنی ئێستا پۆلیس لە دوو نییە؟ نا بەخوای پۆلیس لە دووم نییە خارە خۆت دزیم نەکردیە نه بابا دزیت نەکردیە کورە تو حیات بردین حیا ئێستا پێم برێ جەناب لۆ چە هاتیرە ها؟ خارە مارێمانەوە هەموو عەشیرەتەکەمان حاشاهان لێ کردم هاتی مەکنەتووە تو خارمی ئەدینارێ خارا خوارزا برند کردن کە حەقیتیان حاشا لێکن ئەتو دزیت کردیە هەستا ئەتو لۆ ناچەکن مامەکەی خۆت لۆ هاتەکرد خارت ها؟ مامەم ناجی؟ مام ناجی ئێستا بچمەکنی دەرکەشم لێ ناکاتەوە خارە ئەتو درنەرمتری لەوی کاکە حەقیتی دەرکە لێ نەکاتەوە براکەم ئەوەندەی ئەم بزانم هەڵۆ تۆبەی گورگ مەرگە خدا عالیمە ئەتو دەجاریت کەس دزی دەکەوە خەت تۆبەی ناکەی هەستە بڕۆ دەری هەستە والله تۆبەم کردیە بە قورعان تۆبەم کردیە بەخوای تۆبەم وەرە کردیە بەسەوە سوندان مەخۆ پێم ئێستا تو چ دەبی خارە بەس دەمەوێت بێ مێروکانە ئیشێکی دەکەم نەکنەتوو لێرەش دەمینێمەوە شێوەش لێرە ببینێەوە ئەو زە بە ئیسراحەتی خۆشەیە دەستەشی بۆ کەبابخانەی دابینی هەستە خارە هاوار مەکە من دزنی ئەوستانە کورە تەماشای چ دەکەن هەر کەسە بڕۆ لەسەریشی خۆتان یاڵە دەی نەکۆ حیات بردینە خەکمان لێ کردیتەوە من دزنیمە والله دزنیمە بەقورعان دزنیمە بڕۆ دزی چاوت دەرێ بڕۆ نەستی بڕۆ نەتبین بۆ جارشکەنەوە ئێرانە